بنەماڵی ئەو ئیسرائیلیانەی کە لە فێستیڤاڵێکی موزیکدا لە کاتی هێرشەکەی حەماس لە هەفتی مانگی دەدا کوژران بە هیوای ئەوان کە بە چاندنی دارونەمام لە ناوچەکەدا ژیانێکی نوێ بدەنە شوێنی کۆمەڵکوژیەکە. ئەمڕۆ هاتم بۆ ئەوەی دارێک لە یادوەری کوڕەکەمدا بچێنم. بار شێختەر کە لە حەوتی مانیدا لە نۆڤا دوای ئەوەی دیجەی دەکرد هەزاران کەس سەمایان دەکرد کوژرا. ئەمڕۆ دارێکم لە یادوەری داچاند. ئەو خێزانانەی ڕۆژ یەکشەمە لە شوێنێکی نزیک کیبۆت ڕییم بۆ دارچاندن کۆبوونەوە سابین شێختەر دایکی بار کە یەکێک بووە لەو دیجیانەی لە فێستیڤاڵەکەدا کوژراون. دەڵێت لە ڕادەبەدەر بیری کوڕەکەی دەکات و دەیەوێت ڕێز لە یاداوەریەکەی بگرێت. لە ڕادەبەدەر بیریەکەم بەڕاستی خەریکە بۆ لە ئامرازگرتنێکی گیانم دەردەچێت. لەبری ئەوە هاتووین دارێک دەچێنین. لانی کەم شتێکە بۆ سروشت. لێرەدا ئەم هەموو دیمەنە سەر سوڕهێنەرە دەبینیت کە لە ڕاستیدا پێچەوانەی ئەوەیە کە لێرە لە حەوتیمانی دەڕوویدا. ئەوەی بۆ ئێمە دەمێنێتەوە ئەوەیە کەدا لە یادوەریەکانیاندا بچێنین وەک خۆشیان لە بیرمان بمێننەوە کە زەردەخەنەیان لەسەر ڕوو بوو. ئەم چالاکیەی دارونەمام چاندنە لەلایەن بنکەی دارایی نیشتمانی جووەکانەوە ڕێکخرا بوو کە ڕێکخراوەیەکی زایۆنیستیە و تەمەنی 120 ساڵە و زەویۆزار و نەمام دەچێنێت و پرۆژەی گەشە پێدان لە ئیسرائیل بەڕێوە دەبات. ئێمە لێرەین بۆ ئەوەی نیشانی هەمووان بدەین بۆ ئەوەی نیشانی جیهانی بدەین کە ئێمە لێرەین بۆمانەوە وەک دارێک کە ڕەگ و ڕیشەی لە خاکدا گەشە دەکات. ئێمە لێرەین بۆ ئەوەی بمێنینەوە. حەماس لە حەوتی مانگیدا هێرشە کۆشندەکەی بۆ سەر باشووری ئیسرائیل ئەنجامدا و نزیکەی 1200 کەسی کوشت و نزیکەی 250 کەسیشیان بە بارمتە گرت. بەپێ ئاماری دەسەڵاتدارانی ئیسرائیلی 364 کەس لە شوێنی فێستیڤاڵی نۆڤا کوژراون و لایەنی کەم 40 کەسیش بە بارمتە گیراون.